منداڵێکی عەجوول و شەڕانی و جنێوفرۆش گەنجێک لەناو شەقامە پڕ لە حوتەکانی بازاڕی درا و ئابووری جیهان گەورە بوو. باوکی هەمیشە ئامۆژگاری دەکات بۆ بردنەوە کار بکات، تۆقێنەر بێت، هەرگیز پاشگەست نەبێتەوە. ئەو سەرۆکەی نێچیروان بارزانی لێ دەبێت بە مەزلوم کۆبانێ و مەزلوم کۆبانێشی لێ دەبێت بە مەسعود بارزانی. ئەوە دۆناڵد جۆن ترامپە، سەرۆکە سوورە سەرشێتەکەی ئەمریکایە کە جیهان بەهۆی تویت و بڕیار و زانیاری هەڵەکانیەوە سەریان لێ شێواوە. دۆناڵد ترامپ لە 14 حوزەیرانی ساڵی 1947 لە شاری کوینسی نیویۆرک لەدایک بووە و 3 جار هاوسەرگیری کردووە و خاوەنی 5 منداڵە. فرێدریکی باوکی کاری خانوبەرە بووە و بازرگانێکی سپیپێستی دڵڕەقی ئەمریکی بووە کە دیدێکی ڕەگەزپەرستانەی هەبووە بۆ ڕەشپێست و خەڵکانی لاتینی. ماری دایکیشی لە تەمەنی 17 ساڵی لە سکۆتلەنداوە هاتۆتە ئەمریکا و ترامپی فێری بنەماکانی مەسیحی پرۆتستانتی کردووە. ترامپ بە منداڵی پڕوزە و عەجوول بووە و زۆر سەرسام و گوێڕایەڵی باوکی بووە و لەگەڵی کاری کردووە. بەهۆی ئاژاوەکانیەوە بەردەوام دایک و باوکی بانکراون بۆ قوتابخانە، بەڵام نەهەڕەشە نەفشار چارەی ناکات، بۆیە بە ناچاری لە تەمەنی 13 ساڵی دەینێرنە ئەکادیمیای سەربازی تا لەوێ فێری دیسپلین و ئارامی بێت. لە ئەکادیمیای سەربازی زۆر سەرکەوتوو ئەبێت و دەبێتە سەرکردەی گروپێک قوتابی و یاریزانێکی بەتواناش. ترامپ سەرڕای ڕەفتارە سەیرەکانی و حەزی بۆ خۆشی و ڕابواردن و هاوڕێتی کچان، بەڵام ناخواتەوە بە تایبەت دوای ئەوەی براگەورەکەی بەهۆی مدمین بوونەوە بە کحوولەوە مردووە. دۆناڵد جگە لە کاری بیناسازی و عقارات زۆر حەزی بە خۆ دەرخستنە و بۆیە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بەناوی ئەپرێنس پێشکەش دەکات و سەرکەوتوو دەبێت، پاشان پرۆگرامی شاجوانان بەڕێوە دەبات. ئەو بەردەوام وەسفی خۆی دەکات، هەرچەندە لە چەندین پرۆژەی بازرگانی شکست دەهێنێت و بە ملیۆنان دۆلار زیان دەکات، بەڵام هەرگیز دان بە شکستی خۆی دانانێت و هەمیشە هێرش دەکاتە سەر میدیا و ڕکابەرەکانی و بە دوژمنیان دەزانێت. ترامپ چەندین جار شکاتی لێکراوە و دۆڕاوە، بەڵام کەلەی دەپرسن بۆچی لە هەندێک پرۆژە شکست هێنا، دەڵێ ڕاست نییە و زۆر سەرکەوتوو بووم، بەس میدیاکان ڕقیان لێمە، بۆیەوە دەڵێ. ترامپ پێش بوون بە سەرۆک هیچ پێگەیەکی حکومی نەبووە، بەڵام هاوڕێیەتی لەگەڵ سیاسەکان زۆر بووە. چەندین جار لە حیزبی دیموکراتەوە بۆتە کۆماری و پاشان دیموکراتی و دووبارە بۆتەوە کۆماری، واتە کەسێکی ناجێگیر بووە. دوای ئەوەی 2016 دەبێتە سەرۆکی ئەمریکا، دوو ڕەفتاری دنیا سەرچان دەکات، ئەویش زۆر سەیری تیڤی دەکات، بە تایبەت کەناڵی فۆکس نیوز کە سەرچاوەی سەرەکی زانیارەکانێتی و هەندێک جار خۆی پەیوەندی بە کەناڵەکەەوە دەکات بۆ قسەکردن و پێشکەشکارەکانیش نازانن چۆن بەرنامەکە کۆتایی پێبهێنن، هێندە قسە دەکات. ڕەفتارێکی تری درۆکانێتی و سووربوونیەتی لەسەر درۆکردن کە بە پێی واشنگتۆن پۆست زیاتر لە 20,000 درۆ یان زانیاری هەڵەی بڵاو کردوتەوە. ترامپ دەربارەی کورد بۆ چوونی سەیری هەیە. کاتێک لە میونخ نێچیروان بارزانی دەبینێت لی دەبێتە مەزلوم کۆبانێ و کاتێکیش بە تەلەفۆن لەگەڵ مەزلوم قسە دەکات، وا دەزانێ مەسعود بارزانیە و پێی دەڵێ بەس نابێ نەوتی کەرکووک تەنها بۆ خۆتان ببن. ترامپ زۆر حەزی بە وەسفکردنە و دەوترێت پۆتین و ئەردۆغان کە تەلەفۆنی بۆ ئەکەن زۆر وەسفی دەکەن و بە شێوەیەک فریوی دەدەن بڕیاری قورس بدات، وەک ئەوەی لە سووریا و ڕۆژاوا کردی. دۆناڵد ترامپ ئێستا ڕکابەری جۆ بایدن دەکات بۆ ئەوەی ببێتەوە سەرۆکی ئەمریکا بۆ جاری دووەم، بەڵام سەیر ئەوەیە دەڵێ بشدۆڕێم، واز لە دەسەڵات ناهێنم، کە ئەمە کاموێنەیە و هیچ سەرۆکێکی ئەمریکا زاتی ئەو قسەیەی نەکردووە. ترامپ ڕۆژی 3 مانگی 11 2020 لە بەردەم تاقیکردنەوەیەکی قورسی دەنگدەرەکانێتی ڕوون نییە دەتوانێت لە جۆ بایدنی بە ئەزمون و شارەزا بباتەوە، یان وەک خۆی دەڵێ دوای دۆڕان وڵات جێدەهێڵێ.